یەکێک لە هۆکارە ڕاستە و خۆ مەترسیدارەکان کە ڕوبەڕووی هاوڵاتیان دەبێتەوە لە سۆشیال مدیا بەگشتی و لەلایەن کەسانی ئامانجدارەوە بە دیاریکراوی لێرەدا خانمان قوربانی سەرەکین لە ناویشیاندا کچانی تەمەن هەرزەکار کە بۆ مەبەستی دیاریکراو بەکاردەهێنرێن. شیلان حەمەنووری داکۆکی کار لە مافەکانی ژنان باس لە جۆرەکانی هەراسانکردنی کچان و ژنان دەکا لە ڕێگای تۆڕەکانی پەیوەندیکردنەوە بە شێوازێکی ناشایستە بە جۆرێک بردننی وێنە کەسیەکان لە ئەکاونتەکانەوە و بەکارهێنانی دژی کەسی بە ئامانچکراو یاخود بە بیانووی هاوڕێتی و پەیوەندی خۆشەویستی و هاوسەرگیری و وە بەشێکی پەیوەندیەکانیش لەلایەن ڕەگەزی مینەوەیە بۆ ڕاکێشان و ناچارکردنیان بۆ باندا لە شفرۆشەکان بۆ مەبەستی مادی. چانیش بە هەمان شێوە یان بۆ ملدانێتی بۆ ملکەچکردنیەتی بۆ بە زۆر ڕاکێشانێتی بۆ ناو تۆڕی گروپە لەش فرۆشەکان یاخود گۆشت فرۆشەکان یانەوە تا بۆ ئەوەیە کە لە ڕێگەی هەراسانکردنی و هەڕەشەکردن بە بەکارهێنانی وێنە و ڤیدۆکان و بڵاوکردنەوەی نامەکانی لەو ڕێگەی و بتوانێت هەندێک پارەی لێوە دەست بکەوێت. گرنگی و ڕۆڵ و کاریگەری خێزان لە پەروەردە و چارەسەرکردنی گرتەکانی هەرزەکار دەکرێت چۆن بێ دیارەکە لەم تەمەنەدا وابەستە دەبن بە هاوڕێ و کەسانی دەرەوەی خێزان چۆن بتوانێت ببێتە جێگرەوەیەکی سەرکەوتوو بۆ هەرزەکارەکەی. خاڵێکی کۆکەرەوە کە لە نێوان هەموو ئەو کچانەدا هەیە ئەوانن کە لە تەمەنێکی زۆر مناڵیەوە ئەنتەرنێت و مۆبایل بەبێ سانسۆر بەبێ لێپرسینەوە بەبێت چاودێریکردنی خێزانەکان لە بەر دیارە من هەر ناڵێم کچان بەڵکو کوڕانیشمان هەیە قوربانی زۆرێک لە کوڕانیش لە تەمەنی هەرزەکاریە ئەبن بە قوربانی لەو باندانەدا بۆیە بێ دایک و باوک زۆر وریا بێەوە تێگەیشتنیەکی تەواوەتی هەبێ لەگەڵیانەوە پەروەردەیەکی تەندروست پەروەردەیان بکە دوای هیچ کێشت نەبێت کە گەیشتنە تەمەنی پێگەیشتن 18 ساڵی ئەتوانی پشتیان پێبستی بۆ هەر شوێنێک بڕۆن و لە هەر بارودۆخێکدا بن دڵنیا بەکە ناکەونە هەڵەوە بەڵام هەموو ئەوانەی کە پەروەردەی تەندروستیان نەبووە و هاوڕێی خراپ جێگەی دایک و باوکو بۆ گرتوونەتەوە و چاودێریکردن و هاوڕێیەتی نەبووە لەگەڵ خێزانەکانیانە و ناز و خۆشەویستیان نەبووە بۆیە ئەمانە ئەکەونە لادان یاخود ئەبن بە نێچیری باندەکان. دووبارە بە گرنگیەوە باس لە دۆخ و کاریگەری هەڵوێستی خێزان دەکەین کە چۆن مامەڵە دەکەن لەگەڵ گرفتەکان بە دیاریکراوی کچان. بێگومان مناڵە هەرزەکارە سەریلی ئەشێوێت چۆن مامەڵە لەگەڵم واقعایەکە ئەی شارێتەوە پاری بەدەستەوەیە زۆر جارێک بەناباتە بەر دزیکردن لە خانەوادەکەی بۆی کە پارەکە پڕکاتەوە و زۆر جاریش بۆی کشتەکە کەشف نەبێ تەسلیمیانە بێت. بەداخەوە کەمە خراپترین بارێتی لەبەری متمانینیە بە خێزانەکەی قسەیان بۆ گەڕتەوە لەم حاڵەتە شاگەر خێزانەکە بزانرێ بە بچووکترین پەیوەندی خۆشەویستی و نامای حتا نامە بێ حتا وشە دەربڕین بێ بۆ یەکتری لەوانەیە زۆر بە توندی مامەڵە لەگەڵ ئەو کەیسەیە بکرێ لەگەڵ ئەو حاڵەتە تا ڕادەی کوشتن زۆر کەیسمان هەیە نامەی بە هەڵە بوو هاتووە ڕقمی هەڵە بووە زۆرێک لە ئێمە تووشی و حاڵەتان نابین تەلەفۆنمان بۆیت و وازانن کەسێکی ترە بە هەڵەیە تەلەفۆنەکە هاتووە بەڵام زۆر جار کوشتنی لێکەوتۆتەوە نەک تەنها پەیوەندیەکی خۆشەویستیش بۆیە تەمان کاردانەوەی هەموو خێزانەکان بگرین بەس بە شێوەیەکی گشتی هەمووی توندە لەوێدا لەوانەیە هەمان ئەو کێشەی کە بەسەر کچەکەی یەگەر بەسەر کوڕەکەی باتە بە شێوازێکی تر مامەڵی لەگەڵەکە بە پێچەوانەوە بە شانازیەوە دەرێ بڕێ کوڕەکەم پەیوەندی هەیە کوڕەکەم خەریکی دڵاریکردنە کوڕەکەم ڕەفیقی کچی هەیە بەڵام بۆ کچەکان نەخێر و لەوانەیە زۆر جار ئەم حاڵەتانەش ببێتە سەرکێشی لای کچەکان بۆ لەبەرەوەی کە ئیسپاتی خۆی بکات تۆ بۆ هەر ئەمت بەلاوە بچووکترە قەبارەی لە ڕووی دەرونی لە ڕووی کیانەوە بە بچووکتر سەیریکەیت و بە کوڕەکە تا هەڵبەی بۆیە ئەمیش لەوانەیە تووشی سەرکێشیکردن ببێ و بۆ تەمەڕوت بکالێتەوە بۆیە ئەگەر هەڵەیە بۆ هەردووچی هەڵەیە کە من پێم وایە بۆ هەردووچیان لەو تەمەنیان نەگونجاوە چکە هێشتا کامڵ نین تۆ چۆن قبولت نییە کچەکەت هەڵ خەڵەتێنرێ و یاری بە هەست و سۆزی بکرێ ئەبێ پێشت قبول نەبێ کوڕەکەت هەست و سۆزی خەڵکێکی تر یاری پێ بکات و برینە هۆکارێکی دیکەی گرنگی بواری پەروەردە و کۆمەڵگا و خێزان بریتە لە پەیامە ئاسمانیەکان کە بەشێکی گەوری مرۆڤەکان لە ژیاندا پشتی پێدەبەستن و کاری پێدەکەن لە ناویاندا باس لە ڕۆڵ و کاریگەری ئاینی ئیسلام دەکەین و کاریگەری لەسەر پەروەردە و تێڕوانین بۆ هەردوو ڕەگەز ئاینی ئیسلام چۆن باس لە ڕەگەزی مینە دەکات و ڕۆڵ و کاریگەری لە ئاینی ئیسلامدا چییە هەرچەندە زۆر جار ئاینی ئیسلام دەبێتە جێڕەخنا لەلایەن ڕای جیاوازەوە بۆ ئەم مەبەستە مامۆستا جەمیل عوسمان بەم جۆرە بۆ ئێمە دووە ئیسلام بەبێ جیاواز لەبینی هەردوو ڕەگەز ئەڵبەت بەڵام بەڕەچاوکردنی تایبەتمەندیەکانی هەردوو ڕەگەز بۆ من ئەوەی کچەکانمان داوای ئەکات پەروەردەیانکەین کوڕەکانمان شتێکی تری ئەوێ
گەرنگی بە هەردوو لایەنیان داوە ئەبینین لە قوڕانە خوا بەسی مەریەم ئەکا سەلامی خوا لەسەر بێ ئافرەتێک لە لووتکەی پاکیزەیی و بەراعەتە کە دێتە دنیاوە دایکی نەزر ئەکا کە خوا مناڵێکی پێ ببەخشی تاوەک بێتە خزمەتکاری بەیت المەقدیس خدا کشێکی پێدا ئەگەر چی ئەو چاوەڕێی کوڕێکی کردووە خوای گەورە پێغەمبەرێک تایبەت ئەکات و تەرخانەکە بۆی پەروەردەی مەریەم کات لە بەیت المەقدیسا وەکەفەلەها زەکەریە وأنبتها عندها نباتا حسنا ئەفەرمێ کردمانە چاودێر و کەفیلی مەریەم کە پێغەمبەرێکی وەکو زەکەریا بۆ هەموو ئەزمونە ڕۆحی و معنەوی و کۆمەڵایەتیەوە و دوایی چونکە خاوەن پەروەردەیەکی تەندروست و ئاینی بووە ئەم ئافرەتە بێتە مەشخەڵ و سمبول ئەبێتە دایکی عیسا ئاتا ڕۆژی قیامەت باسی مەریەم و عیسای کوڕی ئەمێنێتەوە بە زیندوی لە کۆمەڵگادا شەرم بابەتێکی گرنگە و یەکێکە لە پێوەرهەستیارەکان بۆ هەڵسەنگاندنی خانمان مامۆستا ئاینیەکە ڕەتی دەکاتەوە کە دین باز لە شەرمی خانمان بکات لە مافەکانی خۆیان ئەگەر ئافرەتی لە نێو پەچەیەکە داشارین تەنها چاوەکانی بەدەرەوە بێت و دەنگ بەرزەوە نەکات و کەس گوێ لە دەنگیەوە نەبێ مامۆستایەکی ئاینیەڵێ ئافرەت دووجار لە ماڵ دەرەشێ جارێکە شووەکە جارێکە ئەمری ئەشێکی تر ئەڵێ ئافرەت سێ جار حەیایشکە حەیایتکە حاشە حازری جارێکە باڵغ بوو جارێکە شووی کرد جارێکە مناڵی بوو ئەم دەستە واژە عیباراتانەوە ئاکەن ئافرەتی ئێمە بەردەوام سڵ لە مافەکانی خۆی کاتەوە بە شەرمەوە ناتوان داوای حەقی میراتی بکە ناتوانێت داوای من چووم ئافرەت مارە کردووە لە گەنج وتومە دەی ئاڵتون نابێت لەگەڵ قوشە قسە بکەم قوربان دیاری کێ دیاری کرد دادە چەندێکتەوێ وەڵاهی من نازان باوکم نەزان ئەی بۆ تۆ نایزانی مەگەر خوا لە قورئانە نافەرمێ ئەوە مافی و ئافرەتەیە وآتوا النساء صدقاتهن نحلة باسی مارەی ژنەکانەکە و کچەکانەکە نەک پیاوەکان ئافرەت نازانێ مارەی تا ئێستاش زۆربەی ئافرەتانی ئێمە کاتێک ئەچنە پرۆسی ئاوسەرگیریەوە نازانێ ئاڵتویان چەندێ بۆ وەکرێت و یعنی ئاگادار مافەکانی خۆت نی دەی مرۆڤ چۆنە بێ ئاگادار مافەکانی خۆی نەبێ ئەو شەرمە نێرێ نییە سلبیە حرامە ئەوە نیفاقە ئەوە ناتوانێت کێشەکانی کۆمەڵگا ئێمە چارەسەرکە ناتوانێت سنگینی و وقار بدا بە ئافرەتی ئێمە بەڵکو پێچەوانە من زۆر بەکەمی گوێم لێ مامۆستاکی ئاین لە سەر مینبەرەکەیەوە 4 جار لۆمەی نێرینەکان و پیاوەکان کا لەسەر ژنەکانن مافەکانیان بە شەرمێکەوە باسە کرێت جاری وایە بە کۆڵە ڕیشەوە لە مینبەرە عنی ئیهانە بە ئافرەتەکان ڕاستە خۆ باسی فرێژنیەکە وەک بڵێ کێشەمانیە فرێژنی نەبێ بە جۆرێ باسی ئەکات یعنی ئەو هەموو بابەتە سنوودارکردن و مەرجداری کە لە قورئانە هەیە ئاماژەی پێ ناداڵێ وڵا بیکە بە دوو وڵا بیکەن بەسێ زۆر خۆشە یعنی ئەمە سوکاتیکردنە بەژن دیاکا کە تۆ ئاگاد لێم کەسەیەوێت تۆیش و عەقڵی تۆش و دینیش ئیستیغلال کا بۆی خۆی بڕۆ لەوپەنێ بدا و سەر لە خۆی و ماڵ و مناڵی بشێوێنێت لە پێناو حەزێکی نەفسیە لەبەر ئەوە ئەبینین ئەم خیتابە بەڕاستی ئێمە تۆزێک منسیفانە قسە بکەین ئەمە بەگشتیە نەک بەڕەهایی مامۆستایانی ئاینی زۆرێکیان بەڕاستی بەشێکن لە چەکسازی کۆمەڵایەتی چەندەهای گرفتیان چارەسەر کردووە شیرازی خێزان کە ئەپچرێت ئەوان دوجار ئەچنەوە ناو کێشەکان و چارەسەریەکەن مەحرەمن بە خەڵک مەحرەمن بە کێشەکانی خەڵک بەڵامەکو وتیشم بەردەوام خیتابێک نەغمەیەک زاڵ لە نێو خیتاب و لە نێو گوتاری ئاینی ئێمەدا ئیهانە بە ئافرەت ئەکات سوکایەتی پێ ئەکات زۆڵ مستەمەکانی پیاو ئەشەڕێنێت کۆمەڵێک هۆکاری هەیە یەک لە هۆکارەکان ئەتوانین بڵێن گوتاری ئاینی ئێمە چەمکی شەرەف یەکێکە لە پێوەرە گرنگەکان لە کولتور و لە کۆمەڵگادا ئایا چەمکی شەرەف لە کۆمەڵگاکانی دیکەی دەرەوەدا چۆن مامەڵەی لەگەڵدا دەکرێت یاخود چۆن باسی لێوە دەکرێت و ئایا لە کۆمەڵگای کوردیدا چەمکی شەرەف بەکێ پێوانە دەکرێت یاخود چۆن باسی لێوە دەکرێت لە حقیقەتە من ئەم پەیامەم هەیە ئینسان ژنی و پیا پێکەوە دروستی ئەەکەن پرۆسی ئینسانیەت بە ژنی و پیا پێکەوە دروستە بێت ئەوە نێم لە قورئان تێگەشتوم نە بە ژن بەتەنها ئەوترێت ئینسان نە بە پیا بەتەنها ئینا خەلەقناکم من ذەکر وئونثى خی گەورە فەرمێ ئێمەمان لە ژنی و پیا دروست کردن نێرومە دروست کردووە ئادەم بەبێ حەوا بەبێ ئادەم هیچ مانایەکی نییە پێکەوە تاوانیان کرد پێکەوە میوەی قەدەغەیان خوارد پێکەوە لە بەهەش دەرکران و تۆبەیان کرد و خوا تۆبەی قوڵ کرد و هاتن بۆ سەر زەمین ئێمە کوڕی ئادەم و حەوای پێکەوە لەبەرەوە ئەبینی خی گەورە لە قورئانە پیاو ئەشوبهێنێ بە ئاسمان و ژن ئەشوبهێنێ بە زەمین نەزەمین بەبێ ئاسمان و ئاسمان بەبێ زەمین بەهایەکی هەیە ئێمە پێکەوە ئینسانین ئەبێ باوکو دایکەوە بزانین کوڕکچەکانیان هەردووکیان جیاوازیان نیە بۆ ئەو لای خوا هەردووکیان ئەمانەتی لای خوان ئەوەندەی زۆر جار پیا و ئەسبابی تاوان و فەساد و خوێن ڕشتن بۆ ئافرەت نەبووە لە قورئانی پیرۆزە
سێ چوار سوورەت تایبەت و تەرخان کراون بە ئافرەتەوە سوورەتی نیسا باز لە مافۆرکەکانی ئافرەتە سوورەتی نور باز لە بەراعەت و بێتاوانی و مەزلومیەتی ئافرەتە و خوا دیفاعیلیەکە ڕاستەخۆ سوورەتی ئەحزاب بە هەماشی باز لە پۆشاک و کاڵای بەری ئافرەتە باسی مەریەم لە قورئانە هەیە باسی بەلقیس لە قورئانە هەیە باسی ژنەکەی فرعون کە سمبۆڵ و ڕەمز بوون لە کۆمەڵگادا دەی ئەبینیت پیاوان ئەمی حوارانی قورئانیان داگیر نەکردووە ئێمە لە کۆمەلگایەکە ئەژین ئەبێ بەڕاستی ڕەشاوی هەندێک بارودۆخ و تایبەتمەندی بکەین ئەبێ ئەو گوتارە تێپەڕێنین تێگەشتنمان تازەکەینەوە بەڕاستی شتێکەیە کە بۆتە هۆکاری ئەوەی ستەم لە ئافرەت بکرێت ئەسری خان بابەتی شەرەفە چەمکی شەرەف ئەمڕۆ لە کۆمەلگادا قسەی لێکرێ وە کراوە بە بەشێک لە مقدساتی دین لەم سەر بۆ ئەو سەری قورئان شتێنێ بە ناوی شەرەفەوە حەزەکەم ئەلێراگە ئیجازەم بدەیت ئەم بابەتە زۆر گرنگە یەک دەقمانیە باز لە شەرەف کات شەرەف چیە لای یابانیەکان کردەوەی هەر کەسێک کردەوەی باش ئەنجام باش شەرەفێکی باشی تۆمار کردووە لای هەندێک لە ئەوروپیەکە هەش کەسێک داهێنانێ بکاوە شەرەفێکی تۆمار کردووە بەڵام لە نێو کەلتوری جەهالەتی عەرەبا کۆمەڵی دەستەواژە هەیە شەرەف و شەهامە و نەخوە و یعنی جوانمێری و پیاوەتی و ئازایەتی و شەرەف و ئەم شتانە ئەمە بەڕاستی بۆتە هۆکاری توندوتیژی ئەی بە پیا و شەرەفی خۆی لە جەستە و سلوکی ژنەکە ببینێتەوە یعنی ئافرەت بۆتە قوربانی خێڵ ئەگەر ئافرەتی هەڵەیە بکە خێڵێک کەوتووە ئافرەت دەبێت لەسەر لە بەر ڕەزامەندی سەرۆکی خێڵەکەی ڕئیسی عەشرەت و بنەماڵەکەی باوکی یان براکەی ئەبێ ڕووی ئەوان ڕەش نەکات شو ئەو زەواجە نەکە ئەو ژیانە هەڵ نەبژێرێ بابەتی شەرەف پەیوەندی بە خۆمەوە هەیە خۆ ئافرمێ کەس تاوانی کەس هەڵ ناگرێت ئەبێ کۆمەڵگا بەخۆی دابچێتەوە ئینسانێک هەڵەیە بکە ئینسانێک تاوانبار بووە حەل ئەوەیە گەڕێتەوە بەلای خوا جا زۆر جار ئەمە ئەخرێتە پاڵی دین پەیوەندی بە شەرەفەوە نیە و شەرەف پەیوەندی بە دینەوە نییە زۆر جار ئەوانەی کەوا لە ژێر پەردەی شەرەف کچەکانە کوژن و ئەیان سووتێن و سەریان نەبڕن هیچ پەیوەندێکیان بە دینەوە نییە ئیلتیزامات دینیان نیە بە کۆڵێ سمێڵەوە من پیاوە ناسم بە پرسی عەلمانیە و سوکاتی بە کچەکەیەکا بەژنەکەیەکا و ئەی کوژێت لەژێر پەردەی شەرەفا لەبەرەوە ئەبێ ئێمە لە ڕوانگەی قورئان و بۆ دین بڕوانین ئەم بابەتە ڕاست و دوور و نزیک بەڕاستی پەیوەندی بە ئیسلامەوە نییە هەر مامۆستایەکی ئاینی ئەم بابەتە تەقدیس کا بە دەقەکانی دین لەژێر کاریگەری کەلتور و خوێندنەوەی بێژووی و عەقڵەتی عەرەبە ئەم بۆشتنی بۆ دروست بووە ئەبێت ئەو ستەمە ئەو زوڵمەی کە لە ئافرەتەکرێ بەڕاستی ڕایگرین ئافرەتانش بۆ خۆیان بەرچاوشیار بن بەرچاوڕوون بن نەبنە قوربانی ئاخر وشەم لە خزمەتانە ئەوەیە تەنها شەریحەیەکی ئاینی نەبووتە هۆکار بەوەی ئافرەت ستەمی لێکرێ بەڵێ ئەزام جەنابەت بۆیە ئەم پرسیارانم نەکەی ئەتەوێت لە ڕوانگەی دینەوە بزانی پێکی ئافرەت چییە لە ڕوانگەی دینەوە لەبەر سێبەری دینە ستەم لە ئافرەت کراوە بەڵام پێگەشتنی سەقەت بۆ دین وای کردووە هەندێکجا بە پرسەکان هەندێکیان ئیستیغلالی ئافرەتەکە هەندێکجا خودی ئافرەت خۆیەتی کشە مۆدێلەکانن کە جگە لە جەستەی شتێک نابەرێت بازرگانی پێوەکات و خۆی پێوە عەرزکا بۆ یەکان ئەچێت سوکاتی بە کەرامەت و قودسێتی ئافرەتەکە هەندێک جا سەرمایەدارەکانن هەمومان پێکەوە ئەبێت بە خۆمان نابچینەوە ئەنجا ئەوشمان لەبیر نەچێت هەر لە کۆمەڵگای کوردیان نییە لە کۆمەڵگای ئیسلامیان نیە کە ئافرەت قوربانیە ئەمڕۆ سۆشیال میدیا لە جیهانە ئینتەرنێت ئەگەر تماشا بکەین لە تەواوی جیهانە لە جیهانی داخرا و کراوەدا ئافرەت قوربانی یەکەمی ئەم سۆشیال میدیایە ئەم ڕاگەاندنەیە بەداخەوە